ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان سێ کورسیمان هەبوو و کورسێکمان زیادی کرد. برادرانی پارتی کورسێکیان کەمی کرد. دەبێت ئەوانیش بە سیاسەتی خۆیان بچنەوە لەم شارە. دەبێت ئەوانیش بە هەموو تەسەڕوفاتی خۆیان کە لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵک و حیزبەکەی خۆیان و وەک کورد بێت وەک پێکاتەکانی ترش بێ بچنەوە. بە نەتیجە ئێمە سێ کورسیمان هەبوو لە پەرلەمانی عێراق، ئێستا کردمان بە 4. برادرانی پارتی 2 کورسیان هەبوو، ئێستا کردیان بە 1 کورسی. ئەمە دەبێت ئەوان بەو سیاسەتی خۆیان بچنەوە. من داوایان لێ دەکەم دەستکەنە نێودەستی ئیداری کەرکووک و پێکەوە خزمەتێکی تەواوی کۆمەڵانی خەڵک بکەن لەم شارە. لە ماوەی ساڵێک لە دژایەتیکردنی حکوومەتی کەرکووک، لە دژایەتیکردنی ئیداری کەرکووک دەرەنجامەکەی ئەوە دەرکەوت کە خەڵک لەگەڵ ئەوە نییە برادرانی پارتی دژ بە حکوومەتی خۆجێی کەرکووک کار بکات. خەڵک لەگەڵ ئەوەیە کە برادرانی پارتی پشتیوانی لە حکوومەتی ئێستای کەرکووک بکەن، لە پارێزگاری کەرکووک بکەن کە لە خزمەتی کۆمەڵانی خەڵکە. ئەو برادرانی کە چوونە بۆ پەرلەمانی عێراق لە هەموو پێکاتەکان من دڵنیام و داواشیان لێ دەکەم کە تەواوکەری ئیشوکارەکانی حکوومەتی ئێستای کەرکووک بن و پشتیوانی لە حکوومەتی کەرکووک بکەن لە مەسەلەی بودجە و تەخسیساتی مالی بۆ پرۆژەکان. من لە کەرکووکە بم، هاتووم بە دەمی خۆمەڵێم لە کەرکووکە بم و هاتوومەڵێم خزمەتەکەم. خەڵکی کەرکووک لێم تێگا ئەوەی کە وتم ناچم بۆ بەغدا، ئێستا لە دوای ئەوەی کە دەنگەکان یەکلا کراوەتەوە و دەنگەکان ئیعلان کراوە، ئێستا هاتووم دووبارەیەکەمەوە من ناچم بۆ بەغدا.